ئەوەی شەوی ڕابردوو لە عەربەد ڕوویدا کێ کردی و چۆن بوو؟ پێیام لە زاری شایەت حاڵەکانەوە زانیاری ورد ئاشکرا دەکات و ئەو سیناریۆ دەخاتە ڕووکە بۆ کۆتایهێنان بە ناڕەزاتیەکان و کردنەوەی ڕێگا بۆ تەنکەرەکانی بە قاچاغبردنی نەوت داڕێژرا بوو. دوای کاتژمێر 8 معلوماتی هات کە لەناو گروپی تەنکەرەکانە کە نزیکی 1600 بۆ 600 کەسێک تیان پێیان وتراوە بە پەلەوەرن بۆ عەربەد با زەخت تێبکەین و ئەو خێمۆشتە لابێن و مامۆستایان لابێن و ڕێگە بکرێتەوە کە ئەمە بشە بووی لە سیناریۆ یاریەکە چکە بم هێزەکەمان بینی بە بەردەمی خۆمانە ڕۆشتن بەرەو عەربەد هێزێکی زۆری عسکەری و ئەمنی بەڵێ کە ئەوەمان بینی ئەوان ڕۆشتن و دوای ئەمە دروست بوو و هەم معلومات هات کە ئەمشۆ ئایانەیە لێتان تێگەن ئەوانە ئێمەژەوە بوون هەر پەخشتمان کرد لاوەمان لە خەڵک بێ بەدەمانەوە بەڵام ژمارەی زۆر خەڵک هاتە ئێوە کە هیچی ئایدی ئێمە نەبوو سەر بە ئێمە نەبوو هەستمانە کرد لە شارەکانی کەوت هێنرابوون بۆی نەناسیێنەوە چکە تێکەڵێکی جۆرا و جۆر بوون و بە بەرچای ئێمە و کۆبوونیان ئەکرد بە بەرچای مدیناحەوە بە بەرچای ئەو هێزەی پۆلیسکە لەوێ بوو لە بەرامبەر خێمەکە لە سایدی ئەو بەرەوە ژمارەیان زۆر بوو بەڵێ و ژمارەکە ئەوەی کە سەریان کرد پێکا قسانەکە نزیکی 50 کەسێکە بوون یعنی تر ئەمە بەڵام بە سەدانی کە لە پشتیانەوە وەسا بوو لەسەر جزرە وەسەتەکە وەسا بووە تا ئێمە بانگوازمان کرد بتوانەوە عیدی ئێمە بێتە بەردەمی خەمەکە و کەس با لە جزرە وەسەتەکە لەو بەرەوە نەوەسێت بە کاکدابان ماموتمان کاک ئەوەی لەو بەرەوە عیدی ئێمە نیە بۆ کێشە هاتووە تکای دووریان خەنوێت لەگەڵ بەربارێنەکە دەست پێ کرد هێزی ئاسایش داخڵ بوو دەجێ ئەوە بەلاماری بەردبۆشێن با پەلەماری ئێمەیدا و ئێمەی وەکڵێت دەستی بەسەر ئێمان گرت و چاودەری ئێمەیان گرت و بە یعنی بە شێوازێکی تون لەگەڵمانە معاملەیان کرد من چەند جارێکە میز بچمە پێشەوە قسەیان لەگەڵا بکەم بڵێم دۆخەکە باش نابینم ئەوانە مەجای کەسیان نایە کە نزیک بکەوێتەوە کە تەنانەت ئێمە کە سەرپەرشتیمانەکە تەنانەت نەیانەهێشت نزیک بینەوە بەس من ئەوە گەشتمە لای ئاسایشێکیان ئەوە ماگەدار کەوتمەوانەی کە بەردەوە شوێن عیدیە منی خۆتان نەزان ئێمە چەند ساڵی ڕابردوو خۆپیشاندان کراوە بەردێکنەوە شێنراوە چڵێک دار هەڵ نەکێشراوە ینی خۆتان نەزانن شایەتی ئەوەن وەکو شایەت حاڵەکان باسی دەکەن دوای دروستبوونی گرژیەکان هەر ئەوانی خۆیان بە ساختەنکەر بە مامۆستایان ناساند بوو لە شوێنی دیکە بینراون و دەرکەوتووە کە شۆفێر نەبوون بەڵکو بە پیلان بۆ کۆتایهێنان بە ناڕەزاتیەکان ئاراستە کرابوون بە قۆناغەت فەنگ لیان داوم بە بۆ کز و لە قەو ئەوانەوە بە 4-5ێکەوە بەڕاستی تۆفرای 4-5 کەس ناکەوی بەرپەرچی بیتوان بە چەکەوە بە قۆناغەت فەنگەوە بەڵێ یەک ساختەنکەر لە ئێمەی نایەوە یەک ساختەنکەر بەردی پێوە نەناوین با پێتان بڵێم ئەمە چاواشەکاریکەن نا ئەوەی کە بەردی بە ئێمەوەنا هەمووی ئاسایش بوو بە جلی مەدەنیەوە یا بەڵتەجیەکانیان بوو ساختەنکەر لە ناو سیارەی خۆیەتی ساختەنکەر زۆربەی عەرەب و ئێرانیە ئەم کوردانە لە کوێ بوون خۆ دەموچیان دیار بوو من بە چاوی خۆم لە بەردەم تەنکەری یەکەمە کەسێکم بینی کراس و پانتۆڵێکی راوتی من ساختەنکەرم کە گرتیانم بردیانمە ئاسایش ئەوەی لەبەر درگاکاوە سابوو لە ژوورەوە لای ژووری زابتەکە هەر هەمان ئەو کەسە بوو کەوتی من ساختەنکەرم ئاسایش بوو بە جلی مەدەنیەوە سەدان ئاسایش بە جلی مەدەنی و بەڵتەجی بە جلی مەدەنیەوە هاتبوون بە ناوی ئەوەوە بەردبارانی بۆی ئەیانەوە وای پیشان بن کە وڵاتی ناڕازیە لە ماوەسا و دژی ماوەسان نەخێر ئێمە کێشەمانە لەگەڵ ساختەنکەرا هەیە ئاسایش بوو قۆناغەت فەنیاوە لە من ئاسایش بۆ بەلەخەو بۆ کەس پەلاماریاوم بە 4-5ێکەوە من چوم بەدەم هاوڕێکمەوە بورا بوویەوە ماوەسا شەقاکۆ بەدەستیانەوە من ڕۆشتم فریای ئەو بکەوم ئەو لە دەستیان ڕزگارکەم لانی کەم ئایا بکەم بە لەمو چاویا مەسەلەن هاتنەوە بە بوراوەیش لیانەدا بورا بوویەوە لە عەرزەکا بوو بە 5-6ێک بەلەخەیە چوونە سەری لەویا 3-4ێکیان هاتن بۆ من ئاوا بریانم هەتا لای سیارەی سجنەکە حتا ماوەسا شێغاکۆیان بە زۆر بە ناڕەحەتی بە 6 کەسەوە لە گرجیسمی قورس بوو بورا بوویەوە شل بوو بە بوراوەی خستیانە ناو سیارەی سجنەکە یعنی هەر نەفەرێکی ترمانیشانە خستە ناو سجنەکە هەڵیانەگر ئەیان خست بەسەر ئەوە و ئینجا بچوایەتە ژوورە و لەبەر دەرگای ئەرزێکا بوو بەڵێ اینجا جنێ و سوکایەتی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی دەڵێن ئەوەی شەوی ڕابردوو لە عەربەد ڕوویدا سیناریۆیەکی دەسەڵات بوو کە هەر لە ئێوارەوە هێزێکی زۆر
بەرەو عربەت جوڵەی پێکراوە و کەسانی دیکەش بە جلی مەدەنیەوە تێکەڵ بە خۆپشاندەران کرابوون بۆ بەلاڕێدابدنی چالاکیەکە و کۆتایی پێهێنانی بە زەبری هێز. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.